کاک دکتۆر من بەو مەرجە گەڕێمەوانێ نابێ ئەم تەداخلی هەموو شتێکی ژیانی من بکاخۆ من عەبدی ئەو نیم ئەو چۆن ئازادە و چیەکە منیش ئەبێ وابم ئەگەر بەو مەرجە ڕازێ بێت ئەوە منیش ئەگەڕێمەوە لای مناڵەکانم. باشە تۆ چیەکە ینی تۆ توێ بڵێ ژن و پیا وەکو یەکەن هەرچیە بکەن ئەوڵێ بە دقاقی شەکەم تۆ بە دقاقی شەکەی دقاقەکەی ماڵەوە نەخڵێم عادسمە بە بەزە دقاقەی تر بەڵێ من سێرم لێ ئەبێ جیازی هەبێ پیا و ژن ژنە یعنی باشە ئەو ئیشەی من لە خۆی پرسم ئەو ئیشەی من لە دەرەوە یەکەم بەم دقاق و شۆفڵ و دیوار ڕووخانە ئەم ئەتوانێ ئیشەی من بکە ئەو ئەتوانێ بەقە من هیلاک بێ خۆ من ڕێگریم لێ نەکردووە وەڵای کە سوکاری دەستە خوشکی خۆی هەیە منیش دەستە خوشکی خۆم هەیە کە سوکارم هەیە پورزام هەیە خاڵۆزام هەیە با بچێ سەردانیان کە بەڵا بە هەفتە بێنە ماڵم بەس چونکە لەخوا بەزیابێ ئایا ناسم و ئەزانم سم ئەمان چییە و ئەوانیش ئەناسم هیچ کێشەم نییە بەڵام من لێرەوە وعدیەمێ ئەگەر من لەگەڵ هاوڕێکانم چوومە دەرەوە هەرچیەکم کرد باشە چیم خوارد گەشتم کرد سەیرانم کرد هەرچێکم کرد وعد بێویش بیکە بەڵام وەڵای قبوڵم نییە ئەم ڕەفیقانەی بێنە ماڵ و کێشە بۆ من دروست بکەن دوای ئەوەش کاک دکتۆر معقول نییە ینی ئەو دووسێ مناڵی بەجێ هێشتووە دوای ئەوەش بە من ئەڵێ وەڵا تۆ بۆڵە بۆڵەکەی ئێمە کە تۆ بۆڵە بۆڵەکەی من لەبەر بۆڵە بۆڵەکانی تۆ ئەچمە دەرەوە ڕجالێکم وەرەوە هۆش خۆ بیرێک لە مناڵەکان کەرەوە ئەوەش هاتوونێتە لای کاک دکتۆر بزانە ئەڵێ چی